یاسای چۆرچەوە لە 12 خاڵ پێکاتبوو کە لە پەرلەمانی تورکیا خوێنرایەوە. ئەو 12 خاڵات توانم بڵێم ڕخنێکی زۆری لەسەر بوو، هەتا هەواڵانی کەجەکە هەواڵانی تەفگەری ئازادی بۆ خۆیان ڕخنیان لەسەریە بووە. خەڵکان ئەوانی کە خوێنەر و کەسایەتی و ڕۆشن بیرانیش ڕخنێکی زۆریان لەسەر هەبوو. لەبەرەوە ئەو 12 خاڵە هیچ مادەیەکی لەو خاڵانە تیا نەبوو بۆ گەلی کورد و مافی گەلی کورد، تەنیا مەگەر ئەو بێ کابڕین لەناو پەرلەمانی تورکیادا بۆ یەکەمین جارە کە باسی دۆزی کورد و مافی کورد بکرێت، تەنیا ئەوەی تیا بوو. و ڕاستە ئەو یاسای لە 4 کۆمیسیۆن پێکاتبوو: کۆمیسیۆنی بێچەکردن و استراتیژی، کۆمیسیۆنی حقوق و داد، کۆمیسیۆنی هەمەلایەنەی کۆمەڵایەتی و کۆمەڵایەتی بوون و کۆمیسیۆنی ناسین و شۆپاندن. هەڵبەتە ئەمانە بە پراکتیک تا ئێستا ئەتوانم بڵم نەکەوتونەتە کار، بۆیە ئەو یاسایە ئەگەر بتەوێت چارەسەری بەو یاسایە بکرێت، یاسای تر نێتە ناو پەرلەمانی تورکیادا و یاسایە هەموو کێشەکانی کورد هیچی چارەسەر ناکات. بۆیە پێویستە دەوڵەتی تورکیا کە یاسای تر دابڕێژێتەوە و یاسای تر هەبێت کە مافی گەلی کوردی تێدا بێت، بەڵام تەنیا ئەو یاسایە ئەو بوو دەبێت چەکدانان بوو، چەکەکانمان دابنرێ. هەڵبەتە ئایا گرنگی و هیچ مافیەکەیە کە تۆ چەکدا بنی، چ مافێکی دەستوری و قانونی هەیە تا تۆ یاسایی هەیە تا تۆ چەکەکان دابنیت؟ لەبەرەوە ئەتوانم بڵێم پێویستمان بە یاسایی ترە و دەبێت یاسایی تر دابڕێژێتەوە و ئەو یاسانەی کە دەبێت مافی هیوا لە خۆی بگرێت و ئازادی ڕێبەرئۆجانان بێت، ئازادی زیندانیانی سیاسی بێت و دەبێت لە ناو پەرلەمانە ینی ئەو یاسایە دەنگی لەسەر بدرێت و ناکرێت تۆ کەسێک لە دانوستاندا بێت لەگەڵ تاوەک بەڕێ ڕێبەرئۆجالان بەڵام لە زیندانا بێ قسەی لەگەڵا بکەیت و توێژی لەگەڵا بکەیت و لەسەر مێزی گفتوگۆ بێت. بۆیە دەبێت ڕێبەرئۆجالان ئازاد بکرێت و زیندانیانی سیاسی وەکوتمان ئازاد بکرێت و دەبێت مافی دەستوری و یاسای و حقوقی لە پەرلەمانی تورکیادا دانی پێدا بندێ. ئەم یاسایە بۆ خۆی ئەگەر بتەوێت بۆ یاسایە کێشەکان حەناگرێت. بۆیە پێویستە دەوڵەتی تورکیا چۆن باخچەلی لە دەرەوەی یاساکە، لە دەرەوەی ئەو خاڵانە دەڵێت ئەبێ مافی هیوا بدرێ بە ڕێبەرئۆجالان ئازاد بکرێت، دەبێت سەڵادەمی تاژ ئازاد کرێ و دەبێت ئەوانە بکرێ، دەبێت بە پراکتیک ئەمە ینی بەڕاستی بسەلمێنێت، دەبێت بێتە ناو یاسا و لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت. ئەگینا بەو یاسایە و کێشانە چارەسەر نەبێت، دەبێت یاسای تر بێتە ناو پەرلەمان و لەسەر یاسای تر کار بکرێت. هەڵبەتە ئەمیش نەک تەنیا بڵین دەوڵەت ئەتوانێت ئەم پرۆسەیە پێش بخات، تەنیا ئەرکی دەوڵەت نییە، بەڵکو ئەرکی کۆمەلگا و ژنان و گەنجانیشە کە هاوکاری ئەم پرۆسەیە بکرێت و ئەم پرۆسەیە پێش بکەوێت. هەڵبەت ئێسێمە لە دانوستان داین، بەڕاستی دانوستانیش دانوستان بوونیش چەندێک ماف ئەدەی ئەبێ ئەمنە مافی ژوەر بگریت. لەبەرەوە پێویستە وەک وتمانە بێ یاسایتر هەبێت و ئەوانی کەوتمانە زیندانی سیاسی و ڕێبەرئۆجالان ئازاد بکرێت، زیندانی سیاسی ئازاد بکرێت، دەبێت بەڕاستی بە دەستور و بە یاسا بچەسبێت بۆ ئەوەی بتوانێت ئەو یاسانە جێبەجێ بکە. هەڵبەتە لێرەشا ڕۆڵی کۆمەلگا زۆ گرنگە، ڕۆڵی ژنان، ڕۆڵی گەنجان دەبێت ینی بەرەو پێشچوونی ئەو پرۆسەیە بێت. لەبەرەوە ئەو پرۆسەیە دەبێت بە هەماهەنگی بێت، نەک تەنیا لەسەر دەوڵەتی تورکیا بێت، دەبێت فشار لە دەوڵەتی تورکیا بکرێت کە بێ پرۆسەکە هەنگاوی جدیتر بندرێت و هەنگاوی یاسایی و حقوقی تێدا بێت. ئێمە زانین ئەبێ ژنان و ئەبێ گەنجان، ئەبێ کۆمەلگا خەباتێکی مەدەنی بکەن و بێ فشار لە دەوڵەتی تورکیا بکرێت کە ینی ئەو پرۆسەیە بڕاتە پێشەوە. هەڵبەتە ئێمە وەکو ژنانی کورد ینی لە پێناوی ئاشتیا شەڕمان کردووە لە ئێستەیشا زۆرینەی گەلی کورد و بە ژنانیشەوە کە لەگەڵ پرۆسەی ئاشتی داینەوە دەمێنێت پرۆسەی ئاشتی دەستی ڕێبەرئۆجالان بەهێز بکرێت و مێزی گفتوگۆ بەهێز بکرێت. دەبێت ژنانی تورکیاش ئێترواز لەو ڕەگەزپەرستی خۆیان بێنن، بەڕاستی دەبێت بە زەهنێتێکی مەدەنیەوە بە تێکۆشان بکەن وەکو ژنانی کورد چۆن ئێستا لە ڕۆژاوای کوردستان و لە باکووری کوردستان لە چوارپەرچە خەبات و تێکۆشانەکەن، دەبێت ئەوانش خەبات و تێکۆشان بکرێت تا بە زەهنێتێکی عەقڵێتێکی ڕەگەزپەرستانەوە ینی
لەناو تورکیادا بیانەوێت ئەو پرۆسێ بەرەو پێشەوە بڕوان ناڕوە یعنی ئەگەر ئێمە سەیری کەینەوانیش لە نماوەیەم 52 ساڵەدا زەهنێتی ڕەگەزپەرستی زاڵ بۆ بەسەریانە وازەرێری زۆریان کردووە ژنانی تورکیا بەڕاستیەوانی ژیانیان لێ تێکچۆوان لە ڕووی مادی معنەوی کوڕەکانیان شەید کەوتووە بۆیە دەبێت ئەوانیش خەباتی مەدەنی بکەن و تێکۆشان بکەن بۆ ئەوەی ئەنتیگراسیۆنێکی دیموکراتی پێک بهێنیرێ و دەبێت ئەو پرۆسەیە سەربەگرێ و ئێژبینین کە ئێستا ژنانی کورد چۆن لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی چۆن خەبات و تێکۆشانیان کردووە کەسە بووەتە نمونەی ژنانی گیان و ڕێبەرەوە جالانیش هەمیشە هەوڵی ئەوە یاوەکە ژنانی نەکتەنیا کورد بەڵکو ژنانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوین هەمیشە خاوەنی تێکۆشان و بەرخۆدانی خۆیان بن لە ئێستادا ڕێبەرە ئۆجەلان خەریکی مانۆفستۆی ژنە دەینووسێتەوە تاکە سەرکردەیە کە توانم بڵێم کە باسی مافی ژن و بەرخۆدان و تێکۆشانی ژنانەکات و تاکە فەیلسوفێکە کە بتوانێت لەسەر مافی ژن هەمیشە داکۆکی بکات ڕێبەرە ئۆجەلان ئەڵێت ئەو چقۆی کە لە پشتی کۆمەلگا داگیر بووە ئەوە ژنە دەبێت ئەو چقۆیە لە پشتی کۆمەلگا دەربرێنێت اینجا ژنان ئەتوانن بە تەواوی ماف و تێکۆشانی خۆیان و ماف و ژنبوونی خۆیان بپارێزن لەبەرەوە دەبێت ژنانی تورکیاش بە هەمان عەقڵێتەوە تێکۆشان بکەن بۆ ئەوی بتوانین فشار بخرێتە سەر دەوڵەتی تورکیا و مێزی گفتوگۆ بەهێزکرێت و پرۆسەی ئاشتی بەڕێوە بچێت هەڵبەتە ئێمە زانین ئەگەر بەپێی ئەم یاسایە بێ و کێشانە چارەسەر ناکە بۆیە دەبێت یاسای نوێ دەربکرێت و ئەو یاسایانیش کە ئێستا دەوڵەتی تورکیا ئەگەر بە لێدوانەکانیان بێت دەیانوێت ئەوانیش ئاشتی بکەن بەڵام ئایا لە پراکتیکدا ئەکرێت دەبێت بەڕاستی کاتێک یەنە ناو دانوستان و یەنە سەر مێزی گفتوگۆ دەبێت ئەوانەی کە ئیڵێن بچێتە ناو یاساوە لە چوارچەوەی یاسایە بێت و بە پراکتیک ئەو یاسانە جێبەجێ بکرێت و دڵنیاین ئێمە ئەتوانم بڵێم ئەو پرۆسەیە گرنگی و سەرکەوتنی خۆی بەدەستێنێت لەبەرەوە بەڕێز ڕێبەر ئۆجەلان مەخاتبی یەکەمە بۆیە دەبێت تا ڕێبەر ئۆجەلان ئازاد نەبێت بڕواناکەم و یاسایە بە تەواوی سەربەگرێ هەڵبەت بەربەستیش ناگات و کۆتاییش پێنایە بەڵام پرۆسەکە دووە ئەخات بۆیە پرۆسەکە چەندێک خەباتی ژنان و گەنجان و کۆمەڵگە بە خەباتێکی مەدەنی تێکۆشان بکەن پرۆسەکە بەرەوە پێشەوە ئاچێت و البەتە ئەو یاسای چوارچەوە گوتمانە بێ خاڵی تری بۆ زیاد کرێت دەبێ یاسای تر لەناو پەرلەمانی تورکیا بێنێتە دەکایەوە لەبەرەوە ئەبێ مافی کورد بە پراکتیک لەناو یاسادا جێبەجێکرێن بێ مافی کورد ینی لە ڕووی دادپەروەریەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی کەلتورەوە دەبێ ئەمانە بدرێ بە کورد ئەو کاتە دەتوانین بڵین ئەو یاسایە ئەتوانێت مافی کۆمەڵگای کوردی و کۆمەڵگاکانی تری نەتەوەکانی تری ناو تورکیا دەستە بەرەکرێ.